سڵاوتان لێبێت خۆشەویستان. هەموو ئەو موعجیزانەی کە لەم ڕۆژەدا ڕوویداوە وای لە کافرەکان کردووە کە پێیان وابێت ڕۆژی دواییە، بەڵام کێ بۆ پێیوتن کە ئەمە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام محەممەدا درودی خودای لەسەر بێ کە دواهەمینی پێغەمبەرانە و پێشی وتن کە خودای گەورە چی بەرامبەر شەیتانەکان و جادوگەرەکان کردووە لەو ڕۆژەدا. ئەو کەسەی کە باسی دەکەین محەممەدی کوڕی عەبدولموتەڵب کوڕی هاشم کوڕی عەبدولمەنافە کە لە 12 ڕەبیعی یەکەمی ساڵی فیلی 507 میلادی لەدایک بووە کە لەو ڕۆژەدا زەوی لە چاوەڕوانی لەدایکبوونی پێغەمبەری ڕەحمەت پێغەمبەری پایە بەرز بوو کە کۆتا پێغەمبەر و ڕێزدارترین بوونەوەر و پاکترین دروستکراوی سەرزەوی بوو، سەلامی خوای لەسەر بێت. و لەم ڕۆژەدا چەندین موعجیزەی خودایی ڕوویدا کە ئاسمان و زەوی هەژاند، نەک تەنها لە مەککە بەڵکو ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوای گرتەوە. کاتێک کە ئەو زاتە لەدایک بوو نوری ئیمانی خستە دڵی مرۆڤایەتیەوە و دایکی باوەڕداران ئامینە دەگێڕێتەوە و دەفەرمێت کاتێک بە پێغەمبەری خوا دووگیان بووم هەستم پێی نەکرد و ئەوەی دووچاری دایکانی دووگیان دەبێت لە کاتی دووگیانیدا من دووچاری نەهاتم و لە کاتی خەودا خەونم بینی کە کەسێک هات و پێی گوتم تۆ دووگیان بوویت بە ڕزقێکی پیرۆست و هەر کە کاتی لە دایکبوونی هات منداڵەکەم بوو. ڕاستەوخۆ لە سەرزەوی بە شێوازی سوزدە ڕاوەستا و جێگیر بوو، لە ناکاو گوێم لە دەنگێک بوو کەوتی تۆ ڕزقێکی پیرۆزت بوو، هەر بۆیە بەیادکردنەوەی خودای تاک و تەنها پیرۆزی بکە تا لە شەڕی حەسوود و خراپەکاران بیپارێزێت. و کاتێک ژانی منداڵبوونی بۆ دەهات هەر خۆی بەتەنیا بوو و هەستی بە نورێک کرد لێوەی دەردەچێت، بە جۆرێک ژوورە تاریکەکەی ڕووناک کردەوە و هەستی بەبوونی ئافرەتێک کرد لە ژوورەکەدا کە ئەویش مریەمی بەنی عیمران بوو لەگەڵ خات و هاجەردا و هەمووان لەگەڵیدان لە ژوورەوە. هاوکات نورەکە وردە وردە زیاد دەکا بە جۆرێک کە هەستی کرد ئەستێرەکان بەردەبنەوە بەستەریدا و لە کاتێکدا لە دامێنی کەوتە خوارەوە نورێکی بڵاو کردەوە کە سەرجەم کۆشک و تەلارەکانی شامی ڕووناک کردەوە و سوێندی بە خودا خوار کە کاتێک کەوتە سەرزەویەکە و دەستەکانی لە سەرزەوی و سەری هەڵبڕی بوو بۆ ئاسمان، لە ناکاو گوێم لە دەنگەکە بووەوە کە پێم دەڵێت تۆ سەروەری مرۆڤایەتیت بووە، هەر بۆیە ناوی لێ بنێ محەممەد. و دایکی عوسمانی کوڕی عاس و دایکی عەبدڕەحمانی کوڕی عەوف لە شەوی منداڵبوونەکە لە لای ماونەتەوە، وتیان کە نورێکمان بینی لە کاتی منداڵبوونەکەیدا کە نێوان ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوای بۆ ڕووناک کردوینەتەوە. و لە هەمان کاتدا فاتیمەی کچی عەبدوڵڵا باسی لەوە کرد کە شاهیدی لە دایکبوونی پێغەمبەری ئیسلام محەممەد بووە، سەلامی خوای لەسەر بێت. کاتێک پێغەمبەری بینیوە بریتی بووە لە پارچەیەک نور کە ماڵەکەی ڕووناک کردبووەوە. وەصفی ئەو هاوشان لەگەڵ ئەستێرە درەوشاوەکان دەکرێت و ئەوەی کە ناوی محەممەدی لێنا باپیری بوو کە ناوی عەبدولموتەڵب بوو. ئەویش کاتێک گوتی لە خەونمدا بینیم زنجیرێک لە زیو لە پشتم دەهاتە دەرەوە و تا نێوان زەوی و ئاسمانەکان درێژ بووەوە. دواترێش گۆڕا بۆ درەختێک کە گەڵاکانی لە نور بوون و کاتێک عەبدولموتەڵب تەفسیری خەونەکەی کرد وتی کە ئەو کوڕێکی دەبێت کە ئەهلی ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا شوێنی دەکەون، هەر بۆ سوپاس گوزاریش ناوی لێنا محەممەد. و عەبدولموتەڵب لەگەڵ خۆیدا دەیبا بۆ کەعبەی پیرۆز و سوپاس گوزاری خۆی بۆ خودا دەربڕی لە پای ئەو نعمەتە، هەر بۆیە بتەکانی ناو و دەرەوەی کەعبە بەڕوودا و کەوتن و هەموو بتەکان کەوتنە سەرزەوی بە جۆرێک کە بتێک نەمایەوە نەکەوت بێت. وەلەو کاتەدا کیسرا سواردە پارسەی لێبەر بووەوە و ڕووباری ساواژ وشکی هێنا کە هەمیشە کەشتەکان تێیدا هاتوچۆی دەکرد و گڕکانی فارسیش دامرکایەوە کە لەوە و پێش بە هەزاران ساڵ لەمە و بەرکڵپەی دەدا و هەرگیز خامۆژ نەبوو بوو. هەر ئەوەش نا، ئەو شەوە تا بەرەبەیان لە حیجاز نور دەردەکەوت کە شەوی بەخۆیەوە نەبینی و تا خۆر هەڵاتن نور دەدرەوشایەوە. و لەو شەوەدا جێگای هەموو پاشاکانی جیهان ژێر و ژوور کەوتن و پاشاکانیش ژاڵ بوون و هەرگیز وشەیەکیان بۆ نەوترا و زانستی جادوگەرەکان و کاهینەکان کۆتایی هات و هیچ کەس بۆی نەبوو سحر و جادو بکات و قوڕیشی مەزن دروست بوو کە ناوی نێرا ئەهلی خودا چونکە لە ناو مەکەی پیرۆزدا بوو. و دایکی بڕواداران ئامینە خانم فەرمووی کە نزیک بوومەوە لە کاتی لە دایکبوونی پێغەمبەری خودا کۆترێکی سپیم بینی کە باڵی کێشا بەسەر دڵمدا و ترسی ڕوانمەوە و شەرابێکی سپی بۆ هێنام و منیش توێنیم بوو خواردمەوە و لە ناکەودا نورێک ڕووناکی کردمەوە و تارمایەکی سپیم بینی کە قسەی لەگەڵ دەکردم، بەڵام قسەکانی لە هیچ بوونەوەرێکی سەر زەوی نەدەچوو تاوەکو شێوە نورانیەکی ئاسمان و زەوی پڕ کرد
ووتی لە ئازیزترین کەسی ببەن و ڕاستەوخۆ پێغەمبەری خوا سەلامی خوای لەسەر بێت بەرز بووە کە پەنجەی بەرەو ئاسمان بەرز کردبۆیەوە و هەورێکی سپین بینی لە ئاسمانەوە دابەزی و گوێم لە هاواری بوو دەیوت محەممەد بفڕێنن بەسەر دەریا و ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا و هەتا بە ناو و ناونیشانی بناسرێت بە جلێکی هاوشێوەی ماسپی بە ئاوڕێشمی سەوز داپۆشراو 3 کلیلی ئاوڕێشمی وەرگرت و هاوارێک هاواری کرد و وتی محەممەد کلیلی پێغەمبەرایەتی و باو نووسری وەرگرت و وەک جاری یەکەم دووبارە هاوارم گوێ لێ بوو کە دەیوت محەممەد بفڕێنن بەسەر دەریا و ڕۆژهەڵات و ڕۆژ ئاواوە هەتا مرۆڤ و جن و تەیر و ڕۆحەکان و پاکێتی ئادەم و نیانی نوح و نەمری ئیبراهیم و زمانی ئیسماعیل و کەمالێتی یوسف و مرۆڤایەتی یعقوب و دەنگی داود و زوهدی یەحیا و بەخشندەی عیسای پێ ببەخشە. عەلی کوڕی هاشم ڕیوایەتی کردووە و دەڵێت لە مەککەی هەودیەک هەبوو کە ناوی یوسف بوو و کە درەوشانە و پێکدادانەکانی ئەستێرەکانی ئەو شەوەی بینی وتی ئەوە پێغەمبەر لەدایک بووە. بەپێی کتێبەکەی ئێمە دەڵێت دوایین پێغەمبەری خودا کە لەدایک دەبێت شەیتانەکان لە ئاسمانەکان سەجن دەکرێن و ڕەجم دەکرێن هەر بۆیە دەچێتە ناو قوڕەی شەو و هاوار دەکا. ئەم شەو هیچ منداڵێک لەدایک بووە؟ ئەوانش دەڵێن بەڵێ لە ماڵی عەبدولموتەڵیب کوڕێک هاتە دنیاوە ئەویش گوتی پیشانم بدەن بۆیە پێکەوە چوونە ماڵی ئامینە و پێیان گوت کە منداڵەکەتمان نیشان بدا ئەویش محەممەدی لە قوماشەکەی دەرکرد و پیشانی دان. یەهودیەکەش خێرا سەیری کرد و جەستەی پشکنی و کاتێک تەماشای پشتی کرد نیشانەیەکی لەسرە و بەنووسینش نەخشێنراوە خێرا کەوتە سەر زەوی و خشوعی برد. قوڕیشیەکانش یایانە قاقە و پێکەنین. یەهودیەکەش گوتی قوڕیش بۆ پێدەکەنن ئەمە محەممەدە کۆتایی پێغەمبەران و بۆ هەتایی پێغەمبەرایەتی لە دەستبەنی ئیسرائیل وەرگیرایەوە. وەلەو لاشەوە ئیبلیس لە کاتی لەدایکبوونی پێغەمبەر عیسا 3 ئاسمانی لێ قەدەغە کرا و کاتێک محەممەد لەدایک بوو 4 ئاسمانەکەی دیکەشی لێ قەدەغە کرا و شەیتانەکانش بە ئەستێرە ڕەجم کران. ئەم لەدایکبوونەی پێغەمبەری خودا ئیبلیسی بەخەبەر هێنا و خێرا شەیتانەکانی لێ کۆبوونەوە و وتیان گەورم بۆ هەستایت. ئیبلیسیش وتی وەیل بێ بۆتان لەسەر زەوی ڕووداوێکی مەزن ڕوویداوە کە لە لەدایکبوونی عیسا مەزنترە بچن بزانن چی بووە. شەیتانەکانیش بڵاوە دەکەن و دەگەڕێنەوە بۆ لای ئیبلیس و دەڵێن گەورم هیچمان نەبیست. ئیبلیسش دەڵێ ئەمەیان ئەرکی سەرشانی خۆمە و دەیەوێت دابەزێتە ناو مەککەی پیرۆز. دەبینە بە فریشتەکان دەورە دراوە هەر بۆیە دەچێتە شێوەی باڵندەیەک لە پڕ جبرائیل لە پشتەوە دەردەکەوێت و دەڵێت نەفرەتی خوا لە تۆ ئەی ئیبلیس چیت دەوێت؟ ئەویش دەڵێت تەنیا پرسیارێکم هەیە پێم بڵێ چی ڕوودەدا لەسەر زەوی؟ جبرائیلش دەڵێت کۆتا پێغەمبەری خودا سەلامی خودای لەسەر بێت لەدایک بووە. ئەویش دەڵێت نسیب هەیە زەفەری پێ ببەم؟ ئەویش دەڵێت نەخێر. پاشان ئەو دەڵێت نسیب هەیە زەفەر بە ئومەتەکەی ببەم؟ ئەویش ئەڵێت بەڵێ و ئیبلیسش دەڵێت ڕازی بووم. خودای گەورەش زاناترە. بەم جۆرەش گەیشتنە کۆتایی بابەتی ئەمڕۆمان. ئەگەر بابەتەکەتان بەدڵ بوو ئەوە لایکی ڤیدۆکە بکەن و شێری بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا و سەبسکرایبی کەناڵەکەش لە یاد مەکەن بۆ ئەوەی هەمیشە بە چێشترین بابەتەکانتان پێ بگات. تا ڤیدۆیەکی تر خواتان لەگەڵ.